ڕۆژێکیان مەتەڵێکی زۆر خۆشیان بۆ نەربووم وسی بوویان بابا ئەگەر کێشەت هەیە ناخۆشیت هەیە ئەو دەچێ لای ڕەوانشناسەیەک ساعتێکی لە دەپرسێ خەتای چێە خەتای چێ نێ بزانین چێ دەبێ خۆی چاکە بەڵام ئەو کاتەی دەچێ کند و عانووس و نووسێک دوو کەلیمەت پێ دەڵا دوو بتە دەڵا نەی خۆت و دایکت و نەی خۆی و دایکیم پێ بڵا تا هەر مشکلێکی هەیە بۆ چارەسەرکەم و بەڕاستی ئەو شتە هەم پێکەنی نییە هەم زۆر جاریش دەبێت فکرمان هاوێ دەبیرمان هاوێت کە بەڕاستی ئەلانیش دە جیهانە نۆیەدا هەن کەسانێک کە ناخۆشیکانە ناکۆکیەکانیان بە دوعا سیحر و جادو چارەسەر بکەن و ئایا ئەسەن واقعان ئەو شتە دروستە ئەم لێرە وەکو دەروونناسێک دادەنیشم بازە سەروەی دەکەم کە دوعا و تلسم و جادو چەندەی قازانج هەیە چەندەی زەرەر هەیە ئەتۆش وەک بیسەرێکی دانا بیسەرێکی عاقڵ جۆ بدەیە لە قەدیمە کتویانە مەپرسە چێ کتوویەتی بزانە چی کتۆ یعنی وتەی جوان هەتا ئەگەر کەسێکی نەناسراو کەسێکی بێ زانستیش قسەکەی کرد وەلی ئەگەر وتەکەی جوان بوو خۆ ئەتۆش کەڵکی لێوەرگرا هەست لە بەروەش ئەنگۆش وەک بیسەرێکی باش تا درێژێ ڤیدیۆ دەگەڵم بە شاید بە گومانت جارێکی شاد پێتە سەرت کە دوعا تلسمم لێکراوە بۆیە کارەکەم نایگرێ یا بریامیژە گەو کەسانە بام کە چوبان بە دووی سحر و جادو کەوتبام لان ئەگەر لەکەم پیرێژنەکان دەڵام فڵان نەفەرە زۆر بەبەختە دەڵێ هێندە سحر و جادو لەو مێردەی دەکا یا هێندە سحر و جادو لەو ژنەی دەکا بۆی ژیانی باخۆشە یا فڵان کەس لێرە دوعا جادوویە بەخدای بۆی ئیش و کارەکەی هەر بۆی دەگری ڕۆژ بە ڕۆژ پارێز لەسەر پارەدا دەنێ شاید ئەمە حتا ئەگەر نەچوو بێشن و لەو مرۆڤانە بین کە باوەڕمان بەو شتانە نەبێ ولی باسم زۆر کات پێمان بڵێ مەلە زەرەر نەبین کە بە دوشتیوا ناکەبین ئەو کەسانە لە قازانبوون کە بە دوشتیوا دەکەون ئەو ڤیدۆیە دەتوانم بڵم دەرفەتێکە بۆی کە جای پرسیارەکانتان بەرگرن فقط پێویستە تا درێژەی ڤیدۆ چاوم لێ بکەن جۆبیسم بن بە بزان ئەگەر بە قەولی کتنی بتەکانم جوان بوو قبولی بکەن و ئەگەریش هەڵە بووکە بە گەورەی خۆتان بمبەخشنەوە هەر لەسەر ڕاو بیری خۆتان بمێننەوە سیمەنی پەریزەنم نووسەر و دەروونناس لە خزمەتودا هەم دەولاپەڕەدا ئەو شتانێکە هەست دەکەم بە کەڵک دێن باستان بۆ دەکەم زۆردا هەواڵەکاندا تۆڕە کۆمەڵایەتیکاندا لە سۆشیال میدیاکاندا ئەو شتە بەگشتی دەبینین کە لە بن قەبرستانێک لە شۆنی کە ئاوی لێ دەگوزەرێ لە شوێنهایوا پڕپڕ لە دوعا و قف و جادوو ئەوە سحری لێ نووسراوە و ئەوە شتی لەسەر کراوە یا بەداخەوە پشیلەهایەکی زۆر بەستە زمان کە پەنجەی دەستیان بڕدراوە واگەر دەپرسێ بۆی لێ هاتۆ دەڵەوە حتمەن ببەخشن خوددا نەناسێک بۆ سحر و جادوو بڕێوێتی بە بردوێتی لایەن کەسێکە دوعای بۆ لەسەر بنووسێ پسر لە ئەو شتا بوو بەوەی کە ئەمن کتم با دیارەکە بێنم دەبێ حتمەن بۆمانی دەروونناسێک ڤیدۆیەکی بابەتی تۆمارکەم ئەڤڵ بینە سەر ئەوەی کە ئاسم دروستە یاننا ئەمن ناتوانم زۆر بە تێڕادوی بڵام نا هەمووی غەڵەتە چونکە لە ڕاستە تلسم و سحر و جادو لە بنەڕەتڕا لە ڕیشەدا لە مێژوودا هەیە لە زۆر جگایاندا ئاماژەی پێکراوە و من ناتوان بڵم هەڵەیە بەڵام ئەوەتان لەبیر بێ ئەو علمە زۆر قورسە زانستێکی زۆری دەوێ و بە ئەوەی بە خاتر جەمی دەڵم هەر لە 100 نەفەر کە ئەو گومانە دەخەڵکیدا ساز دەکا کە من شارەزام و دەتوانم سحر و جادوتان بۆ بنووسم و تلسم و بۆ بکەم و ئەمن نازانم وەکلم هەیە و جنم هەیە و توزانم زانستی ئەو شتم هەیە بزانن هەر لە 90 نەفەریان دەهەڵەدایە 90 نەفەریان درۆیان دەکەن بۆ علمیان ئەسڵەن نیە کتێبێکە کە ئەن زۆر بەڕاحەتی دەدۆزرێتەوە دەبینەوە هەر ئەو شتانێکە وەک مەشقی تێیدایە لەسەر کاغەزەکە بۆ دەنووسنە دەدەنە دەستی بەڵام ئەو کاغەزەی کە ئاوا بێبایەخە ئەدی بۆسی زۆر زار کارگەری دەکات شاید زۆر کەزەحانە ڤیدۆی من ببینێ بڵە نا وەڵاهی ئەمن تاالان کەن هەر کەچم دوعاکانی کاری کردو مشتەکانی کاری کردو ئەلبەتە مە چەند شتمان جاواز هەیە تلسم جودایە جادو جودایە سحر جودایە نوشت جودایە ئەوەی کە ئینسان مەسەڵەن دوعایەکی چاوزارە خێر و بەرەکەتە دوعایەکی ڕزق و ڕۆزی خێر و بەرەکەتە ئەوانە مە کارمان لەگەڵ ئەو چەشنەشنە نیە وەی لەگەڵ ئەو شتانەیە کە مەسەڵەن تلسمە خۆشەویستی بینی ژن و پیاوێکی ساز دەکات سوزام جودایی بینی ژن و پیاوێک ساز دەکات ژن و پیاوێکی ئلکتری دەبەستێ یا تەلاق و نێوان ناخۆشی دەژیانی کەسانێکدا سازکە و حتا هەمان بۆ کە زۆر کەس دوعای مەرگی لێکی دیکە نووسیبە مەسەڵەن چۆ دەقەبری ناوە بە کتویانە بەڕادەیە کە ئەو تلسمە دەڕزێ و خلاص دەبێ ئەو بەشەرە گیانی کوتکوت دەبێ ئەمن بۆ خۆم وەک دەروونناسێک مستەنەداتێکی زۆرم بەڵگەهایەکی زۆرم تەواوی دنیادا دیتۆ کە حتا ئینسانهایەکی زۆر گەورە لە دنیادا ئەو شتیان ئەنجام داوە و من ناتوانم ئەلان ڕەدی کەمەوە بڵم ناشتیوان نییە
بەڵام چەند خاڵ هەیە کەمە دەبێت ڕەچاویگرین. یەکەم ئەوەی کە کاتێک کە تۆ کورداری خۆماشتێکی خۆشی هەیە دەڵێ لاوی بە دەرمانان کەی دەگەڕێ لە سەربانان، یعنی چی؟ یعنی منداڵێک کە بە درزی و دەرمانەوە گەورە دەبێ وڵا قەت ناگاتە سەمەرە و ناگاتە جەهێڵی. ئەمما خۆشەویستیە کە من پیاوێکی یا خاتونێکی بە زەربی تلسم و جادو عاشقی خۆم بکەم و جادوونی خۆی لەسەر خۆیەتی، یعنی ماوەیە کارێ دەکات و تەواوی ئەو کەسانەی کە شارەزایان لەسەرەوە عیلمە هەیە بخوا هەندەزار زۆر زار دەڵا چل شەوان کارێ دەکات یا مثلا ماوەیەکی کورت کارێ دەکات. بالاخره جادو جادوویە، سندرەلا بە سندرلای خۆی و 12 شێت جادوکەی خلاص دەبوو. پاس ئەو شتە مەودای کەمە. و دووهەم ئەوەی کە زۆر جار کەسێک دەچێت بینی دوو نەفەر دەشێوێنێ کە بۆ خۆی بتوانێت بێتە نەفەری سێوم، یا مثلا خاتونێک لە ئاغاکەی جیاکاتەوە یا ئاغایك لە خاتونەکەی جیاکاتەوە کە بۆ خۆی مێردی پێ بکە یا بۆ خۆی بیخوازێ. و ئەوەتان لەبیر بێ چۆن ئەتۆ ئەو هەستۆت هەیە کە بە خراپکردنی ژیانی دوو نەفەر بە خراپکردنی زندگیەک دەتوانی بۆ خۆت بەختەوەر بی، یا ئەو کەسەی کە دەچێت پەنجەدەستی پشیلەیەکی بەستە زمان لێ دەکاتەوە بۆ دوعانووسێکی دەنێبا کە لەسەری بنووسێ بەڕاستی چاوەڕانی بەختەوەری هەیە، مەگەمەوەی کە ئێتقادت بە کارما یا هەمان مکافاتی ئاکارمان نەبێ. هەموو دەزانین کە شتێکێ بنەی کارما، یعنی مکافات یا داری ئەعمالی خۆمان کە لەسەر دنیاوێمان دەکەوێت. و ئەوەش دەزانن دەڵە تۆ ئەگەر زەڕەیەک دڵی کەسێک دەشکێنی چێژێک بۆ کەسێک ساز دەکەی ئەو زەڕەیە دەچێت لە دنیادا دەگەڕێ وەک زلەیەکی قورس بێت دەکەوێتەوە. بەس ئەتوی خۆشەویست ئەگەر بەو تەمایە دەچی دوعاو سحر دەکەی کە بەختەوەربی، ئەمنی دەروون ناس پێت دەڵم کە بە بەڵگا پێت دەڵم کاتێک کە تۆ دەچی بینی دوو ئینسان دەشێوێنی زندگی دوو ئینسان خرا دەکەی یا حیوانێکی بەستە زمان ئاژەڵێکی بەستە زمان عەزاب دەدەی ناڕەحەتی دەکەی، ئەوە لەبیر بێ کە شایەت هەتا دەو بابەتەدا جادوکەت جێبەجێ بێت تلسمەکەت بیگرێ. ئەویش بۆچی زیاتر بە باوەڕی خۆت هێندەت ئێتقاد پێێتی هێندەت ئەنێرژی دەدەیەی کەوشتت جێبەجێ دەبێت، بەڵام دەستی قورسی کارما بێت دەکەوێتەوە. ئەمە شتێکی زۆر خۆش کە مەسەلەن زۆر جار دڵی خەڵکێکی پێ دەترسێنن. مەسەلەن ژنە هەر ئەوە بە هەوای دڵی هەر ئەوە لەسەر قەولی کورداری خۆمان لەسەر تێری دێنێ فاڵێکی دەگرێتەوە، چاو لە وەرەقێکی دەکەن قاوەیەکی دەگرنەوە شتێکی وا دەکەن. ئەمن هێندەم کەسان هەبوو کە هاتوونەتەکردن بە ئەو شتانیان بۆ جێڕامەتەوە کە هەموو لەبەر کردو بە هەمویان سەکسەری بتە دەڵان دەستت نەمەکی نییە، دژمنت دە تایفەدا هەیە چەند نەفەرە چای سەسەری پێت هەڵنایە، ئینسانێکی سادە ئینسانێکی چ دەدڵی دانێ ئەو شتانێک کەمە پێمان خۆشە پێمان بڵێن یا خۆمان بۆ کەسایەتیە دەناسین. لە ئاخرەکەیدا دەڵا وەڵا شتێکی دەبینم دوو خوشکن یا دایک و کچێکن دوعایەکیان لێ کردووی تلسمێکی ڕەشیان لێ کردووی هەتا ئەو تلسمە لەسەر جگای خۆی بێ ئەتۆ بەختەوەر نابی. ئەگە خاتون بێ کە بێ دڵم بەختت بەستراوە، ئەگەر ئاغا بێ دڵم ڕزقت بەستراوە و ئەو ترسە دڵی ئەو مرۆڤەدا ساز دەکەن و خراپی ئەوەیە ئەو ترسا خۆوەی دەداتێ، ئەو ترسە ئاکاری من ناخۆش دەکا، ئەو ترسە ژیانی مە چەت تێدەهاوێ و ئەو بەشەرە ئەڵڵا دەی چ بکەم وەڵام بۆ خۆم ئەوەش شەگەردەکەیانە وڵا خۆم بۆ خۆم دوعای نانووسم تلسم شت باتڵ ناکەم، بەڵام کەسێک دەناسم کەوکە ئیشەی ئەنجام دەدا وەلی بۆ خۆت هەر کەست پێشک دێ بچۆ لەکنی ئەو تلسمەی باتڵکە. ئەتۆش کە تازە ترساندراوی بەکشێتر لێ هاتەوە کە بەڵە تلسمێکی ڕەشم لێ کراوە دەبێت زوو چارەسەری بکەم، ڕکاکە یا خانم بەسم بەداوێنە تەر بۆ خۆت ئیشەکەم ئەنجام بدە، وەڵا جا پارەیەکی زۆر وەردەگرێ و کەسێک کە دەیناسم بەڵە دەی پارەیەکی زۆر مشکلەکەت کە حەل نەبووە هیچ دەوێت پارەیەکی زۆری سەرف بکەی کە دڵت حەسێتەوە بەڵام منە و تلسمێکی لێم کراوە بە ئەنجام گەیشتە. باوەڕ بفەرمونون ئەوەی کە تلسم و لێ کراوە ڕەش کراون ئەوە کراون شاید زۆر کەسێ و کارەشتان لێ بکە، بەڵام هەرەوەی کە یەک ئەنگۆ باوەڕتان بەو چەشنەشتە لە دەست بدەن، یعنی مانگێدا جارێکیش بڵێن ئەمن هیچ باوەڕێکم بە دوعا و سحر و جادوونێ، فقط باوەڕم بە ئیرادەی خودای گەورەیە، فقط باوەڕم بە نێوچاوان و تەقدیری خۆما، باوەڕم بە هیمەت و تەلاشی خۆما، حتا ئەگەر سحرش لێکرابێ تا دەبێتەوە لە کار دەکەوێت و هەتا ئەگەر لێشت کرابێ بە کوتنی خۆیان کە باز دەکەن هەر چل شەو کارە دەکات، دوای چل شەو ژیانتان دێتەوە سەر ڕەواڵی خۆی بە پێویست نیە ئەو پارانە لە جیرفانی کەس بکەن. خۆشەویستانەوەتان لەبیر بێ حتا مە پارە بۆ شتانە سەرف بکەین کەسانێک کە وەک شەیاد وەک ئینسانێکی ببەخشە نانەجیب ئەو ئیش و کارە دەست دەگرن و ئەمەی پێ تەلەکە دەکەن، یعنی سەرکیسە دەکەن، یعنی پارەیەکی زۆرمان لێ دەستێنن بابەتی ئەو شتا، هەر بۆیە کە ئەو چەشنەکارانە لە کۆمەڵدا ڕیشەی هەڵقەنی
بە باشە باوەڕەکەمان بینە سەر توانای خۆمان و بەو شتە بازاڕیان کەم بێتەوە و ئیشەڵا ئەوانیش بەخۆ بێنەوە بچنە سەر ئیش و کارێکی دیکە و دەست لەسەر ئەو مێشکەیمە هەڵگرن دینەوە سەرەوەی کە ئەسڵ بۆ دەبێ بەدوی ئەو کار و بساتە نەکەوی ئەمە شتێکمان هەیە بەری دەروونماسی دەروونماس دەڵەچی دەڵە کاتێک کە تۆ بێبڕانەوە مشکلت بۆ دێتە گۆڕێ دە پەیوەندیکانتدا دە ئیش و کارەکانتدا لەگەڵ خزم و کەسدا لە نێو دەراوسێ و جیراندا ئەتۆ دەبێ ئەو دەرفەتە بەخۆت بدەیت کە بۆ چوونێک بەخۆت بکەیت مرۆڤی سەرکەوتو مرۆڤێکە کە بێبڕانەوە بۆ چوونێک بەخۆیدا دەکاتەوە بەسەر ئاکاریدا دەکاتەوە لە خۆی پرسیار دەکات بۆ هەمیشە خەڵک سوء ئیستفادەم لێ دەکات بۆ هەمیشە ئەو کاری دەمهەوێت جێبەجێ نابێ بۆ هەمیشە دە پەیوەندیکانمدا ئەو کەسێک کە خۆشم دەوێت لە دەستی دەدەم کاتێک کە تۆ بتێ هەموو مشکلەکانت بە سحر و جادوو دەرمانکەی و وەک مەمکەمژەیەک هەر مشکلێک بۆ هاتە گۆڕێ سێکن سحر نووسێک و چنگ دوعانووسێک هەویش لەسەر پارەی خۆیەتی پوڵەکە لێ وەردەگرێت کشەکەت بۆ دەنووسێ بە تو بە بیر و باوەڕی خۆت قەوە دەدەی بە زۆر زاریش کە جێبەجێ شەر نابێ ئەوە نێکەمە بڵێ زۆر زاریش هەمیشە شتەکە جێبەجێ دەبێ وەلی ئەتۆ دەرفەتیوە پەیدا ناکەی نادۆزیوە کە بۆ چوونەوەی بەسەر خۆتدا بکەی بزانی لە چۆدا هەڵەت کردو چۆی ئاکارت دەبێت بگۆڕدرێ چۆی ئاکارت دەبێت تاغیرێکی تێدا ئیجاد بکەیت کە بتوانی ژیانێکی باشترت هەبێ پس گەورەترین ئاسیبێک گەورەترین ئاسەوارێک کە نووسینی سحر و جادوو و باوەڕ بەو شتانە دەتۆدا ساز دەکات ئەوەی کە دەکاتە مرۆڤێک کە هەمیشە ئەو متمانەیەت بەخۆت نییە کە بۆ خۆم دەسەڵات و قووەتی بەم هەیە کە کاری خۆم مشکلەی خۆم هەلکەم هیچ کات ئەتۆ دەرفەتی بە بەخۆت نادەی کە وەک مرۆڤێک لە خۆمدا دۆزمەوە کە بزانم چۆن کێشەی تێدا هەیە چۆن مشکلە ساز دەکات کە زندگی کەم هەر بە ناخۆشی دەڕاتە پێشێ ئەمما جیاوازی ئینسانە بەختەوەرەکان و ئینسانە سەرکەوتوەکان دەوەدا کە بەختەوەرەکە هەر بۆ چون بەسەر خۆیدا دەکات و ئاکاری خۆی جوانتر ڕازاوەتر دەکات و دەڕاتە پێشتر و هەڵەکانی چارەسەر دەکات ئەمما ئینسانە بەدواکەوتووکە هەمیشە یا دێنێ نسبەت بەخۆی دەدا ئەمن ناتوان ئەمۆم جێبەجێ نابێ بەدبەخت و بەچانسم بە یا هێندێکە بە سحر و جادوو دەیان هەیە مشکلی خۆیان حەلکەن یا هەتاگر نەشیکەن لەلایەن خۆیانەوە دەڵێن ئەمیش ئەگەر بە دووکارانە کەوتبان دەمتوانی ئەو شتانێک کە دەمهەیە پێی بگەم ئەما خۆشەویستان دا ئەنجامدا دەمهێ شتێک و پێ بڵم ئەڤەڵەن واقعانە چەند خاڵەتان لەبیر بێ ئەو کەسانەی کە ئیدعا دەکەن دەڵێن ئەمن خاوەن ئەو زانستم واقعا نین زۆریان چونکە علمێکی زۆر قورسە دووهەم ئەوەی کە ئەتۆ ئەگەر دەچی نوشت و جادوو سحر لە ئینسانێکی دیکە دەکەی هەتا ئەوەی کە مەسەڵەن خاتونێکە نەهێن بە هەزار بەڵگە مێر بە تۆ بکە یا ئاغایەکە بە هەزار بەڵگە نەهێوێت تۆ بخوازێ ئەتۆ دەتێت بە زەبری زۆر ئەو نەفەرە بکەیە ئیخۆت یا بە سحر و جادوو کاری ئەنجام بدەیت ئەوە کارمای هەیە یا بینی ژنومێردێکی ناخۆش دەکەی ئەوە کارمای هەیە یا ئاژەڵێکی عەزاب دەدەی ئەویش کارمای هەیە و بەشی ئەبدیکە ئەوەی کە ئەتۆ دەرفەتی بیکە یەک دانە بۆ چونەوە بە خۆتدا بکەی بڵێ بابە شایدش خەتای منە ناکرێ بڵم هیچ شتێک ئاکاری مندا هەڵەنێ و هەموو شتێک بە شانس و ئیقبال پەیوەندی بدەم و بڵم خەتای شانس و ئیقبالە پس دەچم بە سحر و جادوو ئەو بە شانس و ئیقبالە وەردەگرم ئەوەش بە جگای خۆی ئەمما گرنگترین شت ئەوەیە کە کاتێک کە تۆ بە دوی سحر و جادوو دەکەوی زیاترین و بەقەوەترین شتێک کە کارگەری ئەو بابەتەیە قودرەتی باوەڕی خۆتە ئەگەر بزانن ئیشەڵا کە قەت نەچن وەلی ئەگەر چۆن ئەڤەڵین شتێکە ئەو ئینسانانە پێتان دەڵێن ئەوەی دەڵێ ئەگەر ئیمانت پێم نەبێ کارێ ناکە ئەگەر باوەڕت ئەوە نەبێ کە ئەو شتە کارێ دەکا کارێ ناکە یعنی شەرتی لازم وەی کە سحرەکە جادووکە هەر شتێکی کاریگەر بێ لە سەرەتادا ئەو بانەکە لێ وەردەگرێت دەڵێت تۆ دەبێ بە دڵەوە ئیقرار بکەی ئێعتراف بکەی کە باوەڕت بۆ سحری منە بۆ جادووی منە جاودم کارێ دەکا دەیازیزان کاتێک کە باوەڕین بۆ ئەوەندە بەقەوەتە لە کاغەزێک لە کەلیماتێک لە جومەلاتێک لەسەر پڕێک کاغەز نووسراوە دەتوانێت ئەو شتە قەویە ساسکە کە زۆر زار کارهایەکی زۆر عەجیبی قەریبی پێکراوە دیارە ئینسانەکان لە توولی ژیاندا نەتیجەیەکیان لیدیوە کە ئاوا بەگشتی ڕوویان دەو شتە کردو ناتوانین بڵێن ئەو شتە هیچ چارەسەرێکی نەبوو تا ئەلعانەکانی هیچ کارێکی بۆ خەڵکی نەکردو بە خەڵک لە خۆڕا ڕووی تێکردو بۆ زۆر زاریش کاریگەر بۆ ئەمە بە نەزەرتان چ شتێک کارەگەری ئەو شتەی ساز کردو قدرەت و هێزی باوەڕ و عەقیدەی ڕازەکە باوەڕ و عەقیدەکە دەوەندە بەقەوەتە باوەڕت بە خۆت هەبێت کە دەتوانی بە تەلاشکردن بە خۆماندووکردن بە جوان ژیانکردن بە جۆی ڤەت هەبێت کە ئامۆژگاری لە
گەورەکان وەرگری جویوت هەبێکە ئامۆژگاری لە ئاکاری خەڵکی وەرگری لە تەجروبەکانی خۆت باشترین ئامۆژگاری وەرگری ئیمانت بەوە هەبێ کە ئەگەر بتهەوێ دەتوانانی ئاڵوگۆڕی لە خۆتدا ساستی ئیمانت بەوە هەبێ کە ئەگەر ئەمن بم هەوێ دەتوانم مرۆڤێکی دەوڵەمەند بم مرۆڤێکی بەختەوەر بم مرۆڤێک بم کە پەیوەندیکانم جوانە ئیمانت بەوە هەبێ کە تا مادامێک کە من حەول دەدەم زانست وەردەگرم ئەنێرژی دادەنێم دەتوانم ئینسانێکی بەختەوەر بم هیچ کات پێویستیتان بەوە نابێ کە بچندانیشن یەک نەفەر پارەکەتان وەرگێ کارمایەکی ناخۆش بۆ ژیانتان بگەڕێتەوە و سەرنجامیشدا ئینسانێکی بەختەوەر نەبن چونکە خۆشەویستان دە ئاخردا یەک شت و پێ دەڵم کە پێم خۆشە بەڕاستی لە جۆتانی گرن کەسێک کە بەدووی ئەو شتانە دەکەوێت واردی شەبەکەیەکی منفی دەبێت شەبەکەی منفیەنی شەبەکەیەکی زۆر ڕەش و ناحەست کە ئەو کەسانێک کە تووشی ئەو شەبەکەیە دەبن ناتوانن لە ڕەشبوونی ئەو فەزایە ئەو شتێک کە تێیدا قرار دەگرترێن ڕزگاریان بێ ئاکاری ئەو جەوەڕەشە دێتە سەر ژیانت دێتە سەر فکرت دێتە سەر زندگیکەت و ئەگەر حتا تەنانەت یەکجار بیستوتە بۆ بەختەوەربوون بۆ تۆڵە لە یەک نەفەرکردنەوە بۆ سەرکەوتن بەدوی ئەو چەشنەشتانەکەوی ئەوە لەبیر بێکە ئەو کەسانە ئەگەر توانی بەیان گوڵێک لەسەر خۆیان بدەن بەسەری خۆیان دەدا نازانم دیتوتانە ئەو کەسانێک کە ئەو کارانە دەکەن زیاتریان یا منداڵی سەقەتیان هەیە یا بخۆیان دەوەزعەتێکی ئیش و کاری زۆر خراپدان یا سم پارەیان نییە لە خانوویەکی زۆر پیسەکەدان ئەوانە قەت لە خۆتان پرسیوە کاگروانە واقعان توانی بەیان کارەگەر بن و حاڵی خۆیان کاریگەر نەدەبوون حتا من دیتومە کەسانێک بۆ کە کتویانە فلان دوعای نووسیەوە کاری لە منداڵەکەی کردو فلان شتێک دوعایەکی ڕەشی نووسیوە کاری لە خێزانەکەی کردو ئەو شتانە خۆشەویستان دەستی کەم مەگرن مەڵە دەچمەکنیەکێک ڕقم هەستاوە یا زۆرم فشار بۆ هاتۆ یا دەستم بە هیچ چۆ بندنیە لە ناڕەحەتی لەوەی کە حەست بەوە دەکەم کە هیچ کارێکی دیکەم لە دەستی نایە دەچم بە نوشت و نووسینێک دڵی خۆم ئارام دەکەمەوە چونکە من دەشۆڵی خۆمدا دیتومە بۆیە ژنان زیاتر بە دوی سحر و جادو دەکەون چونکە ژنان بێدەسەڵاتن دەڵم مرۆڤ هەرچەند بێدەسەڵاتتر بێ زیاتر تووشی شتیوا دەبێ چونکە ئیدیوە تەنانەت کارێکە کە لە دەستی دێ وەلی خۆشەویستان ئەو تەنانەت کارشتان نەبێ یعنی ئەگەر دەستان بە هیچ چۆڕاناگا تحملی بکەن و متمانەتان بەوە هەبێ کە ڕۆژ و شەو دێ گوزەری زەمان ئەو شتە بۆنگۆ جێبەجێ دەکا پێویست نییە کە بڕۆن ژنمان دیتۆ بە دزی مێردە ئاڵتون و زێڕی فرۆشتۆ ژنمان دیوە بە دزی مێردا پوڵی بردۆ مەسەلەن پوڵی لە یەکی دیکە قەرز کردو کە ئایەکی بۆ بنووسێ ئەگەر ئەو کارە بۆ مەرجە دەکەی بۆ ئامانجە دەکەی کە کێشەکە چارەسەر بێ ئەمن پێ دەڵم کە کێشەکە چارەسەر نابێ هیچ کارمای ئەو ئاکارە ناحەزت دێتە سەر زندگیکەت دێتە سەر خانەوادەکەت دێتە سەر منداڵەکانت مشکلی دیکەشتان بۆ ساز دەبێ و باوەڕتان بەوەی هەبێکە ئەڤەڵەن کە بەشەر دەبێت زۆر زار تەحمل بکە هەموو شتێکیش قەرار نەبە کەیفیمە بڕاتە سەرێ و سێوم ئەو جگایی کە من بتوانم تەلاشێ بکەم ئاکارێک دەخۆمدا بگۆڕم ئەنجامی دەدەم وئیشەڵڵا کە ژیانیشم خۆش دەبێ بە میزیادە لە عالم چاوم ڕژنێک کە هەرچی ویستم پێی بگەم بە هومێدی بێ کە بگەینە سەردەمێک کە ئینسانەکان داوێت کە کێشێکیان بۆ هاتە گۆڕیا شتێکیان پێویست بوو و دڵیان زۆر ویستی و زۆر ناهومێت بوون و نەیانزانی چ بکەن فکریان بێتە سەرەوەی کە یا سەبووری بکەن یا بچنەکەن تراپیستێک دەروونناسێک مشکلەکەی لەگەڵ باس بۆ بکەن ئەویش بە زانستی خۆی بۆیان چارەسەرکەن